ساڵتان لەبێت بینەرانی کورسان نیوز مناوڕۆ تۆفیقم بەڵخێم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە قسە و باسەکەین لەسەر یەکگرتووی نێوماڵی کورد بۆ داواکردنی مافەڕەواکانی. ئەمڕۆ کۆبوونەوەیەک لە هەولێر بەڕێوە چوو، کۆبوونەوەیکی ناسایی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئامادەبوونی سەرجەم لایەنەکانی فراکسیۆنی کوردستانی و بەرپرسانی هەرێمی کوردستان بەرپرسانی کورد لە بەغدا کە لە کۆبوونەوەکەدا تەشید کراوەتەوە لەسەرەوەی کە پێویستە ساڵی 2025 وەک ساڵی 2024 نەبێت بۆ مافی هەرێمی کوردستان. داوا کراوە هەرێمی کوردستان وەک هەرێمێکی فیدرالی دانپیادانراو لە دەستوری عێراقدا مامەڵەی لەگەڵ کرێت. پێویستە لە ساڵی 2025 ئەو کێشانەی کە هەبووە لە 24دا نەمێنێ. حکوومەتی بەغدا چی دیکە کێشە و گیر و گرفت بۆ بودجە و موچەی هەرێمی کوردستان دروست نەکات. لەلایەکی دیکەوە کۆبنەوەیکی دیکە لە بەغدا لە نێوان لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و وەزیری دارایی عێراق تەیب سامی بەڕێوە چووە کە باز لە شایستەدارایەکانی هەرێمی کوردستان کراوە لەو کۆبوونەوەیدا. تەیب سامی ئەوەی گوتووە کە پێویستە هەرێمی کوردستان پابەند بێ، یعنی ئەو جارێکی دیکە قسەی کردو کە پێویستە پابەند بێ بە ڕێکەوتنەکانی لەگەڵ بەغدا بۆی کە بتوانرێت موچە و شایستەدارەکانی هەرێمی کوردستان بنێرێت. هەرچەندە کۆمەڵێک قسەی دیکەی کردووە لەو کۆبوونەوەیە کە بەرپرسانی هەرێمی کوردستان جارێکی دیکە ڕەتی دەکەنەوە. بەڵام قسەکە ئەوەیە هەرێمی کوردستان کە بەرپرسەکانی لە بەغدا چوونەوە بۆ ئەوێ وەفدێک پێگەێنن دەچن لای محەممەد شیع سۆدانی سەرۆکوەزیران و لای بەرپرسانی دیکەی باڵا و لای ئیدارەی دەوڵەت بۆ ئەوەی کە ئەم گفتوگۆیی کە لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بەڕێوە چووە وەکو هەڵوێستیشی هەرێم بگەێنرێ بە بەغدا. ئەگەر جێبەجێکرا ئەهلەن وسەهلەن، ئەگەر نا هەرێم دیارەوتوێتی ئێمە مووقیفی دیکەمانە بێ. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری بەڕێز موهەنەد فەیسەڵاکرێی چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە ڕێگەی سکایپ لە ئاکرێ لەگەڵمانە. کاک موهەنەد سڵاوت لێبێ. ینی ئەم هەڵوێستانەی کورد ناو بەناو دووبارە بێتەوە، بەڵام ئەم جارەیان ینی هەرێمی کوردستان سوورە لەسەرەوەی کە پێویستە مافەکانی پێم وابێ چڕا پەیوەندێکەمان لەگەڵ کاک موهەنەد نازەمەگەر برادران ئامادەی بکەنەوە بۆی کە بچمە لای گفتوگۆی لەگەڵ بکەم سەبارەت بەم بابەتی کە ئەمڕۆ ڕوویداوە لە هەرێمی کوردستان کە هیچ کۆبوونەوەیکی ناسایی بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بۆ لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان لە بەغدا فراکسیۆنە جیاوازەکان تەنها سێ فراکسیۆن ئامادە نەبوون لە کۆبوونەوەکەیە، ئەویش یەکگرتوونەوەی نوێ وەرەوە کۆمەڵی دادگەری. دیارەوان هۆکاری خۆیان هەبوو، پێشتەوەیان ڕاگەیاندوو کە ئێمە لە چەندین کۆبوونەوە بەشدارە بین، بەڵام هەرێمی کوردستان هەرە قسانی کە دەیکا خۆی پێوەی پابەند نابێ لەگەڵ بەغدایە. بۆیە یعنی ئەوان وتویانە ئێمە اینە کۆبوونەوەیەکەوە کە شتەکان بەڵێنەکان بە نووسراو بێ و دواتر جێبەجێ بکرێت و هەرێمی کوردستان لانی کەم خۆی لەگەڵ بەغدا یەکلا کاتەوە لەم بابەتەیە کە وش بابەتی موچەیە. بەڵێ دیارە کاک موهەنەد تاوەکو دێتەوە سەرخەت من ئاماژە بەڵێ ئێستا لەسەر خەتە کاک موهەنەد بەڵێ دیارە بە هۆکاری هۆی کە کارەبایان بڕاوە بۆیە ینی وێنەی نەماوە لەسەر شاشە تاوەکو بەشکم انشاءڵڵا کارەبایان بێتەوە هەمومان نەزانین ینی کارەبای هەرێمی کوردستان لە وەرزیزستانە ئەی ساڵ بە ساڵ کەمە بێتەوە، بەڵام قسەیەک هەیە ینی وەزارەتی کارەبای هەرێمی کوردستان ڕایگەیان ئەڵێ لە دوای مانگی دوو ئێخۆ لە دوای مانگی دوو تاوەیتر مانگی سێت کە تا ڕادەیەک بەهارە و خەڵک زۆر پێویستی بە کارەبا نابێ ئەو کاتیانی ئەتیادی ئەگەر کارەباش زیاد بکاتەوە، بەڵام خۆی ئێستا گرنگە بۆ زستان کەەوە تا ئێمە بەرنامێکی ئاوە ساز دەکەین بۆی بچڕانی کارەباوە لە ئاکرێ کە حکوومەتی هەرێمی کوردستانە لە زۆربەی ناوچەکانی کردوتە کارەبای 24 ساعتی ئەی فەرموکوا و کارەبایە بۆ ێستا لە ئاکرێ کارەبا کوژاوەتەوە ئێمە ناتوانین بەرنامەکەمان لەگەڵ کاک موهەنەدا بە تەواوەتی گفتوگۆکەمان دەست پێ بکەین. بەڵام نازانمەگە برادەران ڕازی بن ئەتیادیە بە دەنگ لەگەڵ یا بڕۆین، ینی خۆ من ئەگە پرسیارەکانی لێ بکەم ئەوە توانێ وەڵام باتەوە گە ژۆی لە دەنگم بێ وایە نا کاکاروان کە مۆنتێری بەرنامەکەی نازانم پەیوەندیشم لەگەڵ کاکاروانیش بچڕەوە نازانم گوێم لەویش نییە. بەڵێ ئێمە بەردەوامە بین دیارە باش زۆر باشە ئەچمە لای کاک موهەنەد تا ئەو کاتێک کە کارەبایان دێتەوە توان پرسیاری لێ بکەم ئەو بە دەنگ جوابم باتەوە. کاک موهەنەد ینی بابەتی و کۆبوونەوەی ئەمڕۆ زۆر گرنگ بوو چکە ینی هەرێمی کوردستان لە ڕابردوو لە ساڵی 2024 کۆمەڵێک کێشە و گیر و گرفتیە بوو لە بواری موچە لە بواری ناردنی پارە لەلایەن بەغداوە کێشەکان زۆر جار بەغدای و هەرێمی کوردستانە، بەڵام ئەم کۆبوونەوە فراوانی ئەمڕۆ ڕێکخراوە بۆ
یەکگرتووی کوردە یەکگوتاری کوردە بەرامبەر بە بەغدا و بەرامبەر بە داواکانی. خوێنەوەتان بۆ کۆبوونەوە ناسایی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان چییە؟ فەرموو. شەو باش، سڵاو لە هەموو بینەران و بیسەرانی کورسات نیوز و بەرنامەی طبعا زۆر جار وانەکە بیت لە بەرامبەر پرسەنەتەوەیەکان بە تایبەتی لەگەڵ بەغدادا ئەم پەرتەڵەوازیە و ئەم دووبەرەکەی کورد کە هەبووە پێشتر بەڕاستی زەرارێکی زوو لە کووردا بوو و دیاری بوو کەکی ئەگەری ئەمە بوو کە تاکراوانە و بە ئێک بریار و بە بێگەڕانەوەی بوو لایەنە سیاسیەکان زۆر جار دەچوونە بەغدا و نیمچە ڕێککەوتنیان دەکرد کە ئەم ڕێککەوتنە بەڕاستیان هیچ ینی ئەگەرێکی ینی کاریگەرێکی وای باش نەبوو بە هەرێمی کوردستان بەڵکو ینی زۆر خراپ بوو و ئەنجامەکانیش دیار بوون لەبەرەوە زۆر جارانی لە هەرێمی کوردستان داوای ئەوەیان کرد کە دەبێتن یەک بەرەکی هەبێتن و یەک ڕێزی کورد هەبێتن و کودەنگی کورد هەبێتن بە تایبەتی هیچ نەبێتن هەر لە بەغدا بێت لە بەغدا ئێمە وابین کە یەک دەنگ بین چونکە ئەمە لە قازانجی کوردایە ئەم کۆبوونەوەی کرایە ئەمڕۆ کۆبوونەیەکی گرنگە من پێم وایە ئەم کۆبوونەوە کراوە لە سات و مەرجێکدا کە وەکو ئاگادارن کە ئەمڕۆ یەکەمین ڕۆژی دەستپێکردنی وەرزی یاسادانانی پەرلەمانی عێراق و لە هەمان کاتدا ئەمڕۆ لە بەغدا وەکو جەنابتان ئیشارەت تا پێدا کۆبوونەوەی لیژنەی دارایی عێراق لەگەڵ وەزیری دارایی عێراق تەیف سامیان کۆبوونەوە و لەسەر زۆر بابەتی تر بوو وە هەمان شت لەسەر بابەتی موچە بودجەی هەرێمی کوردستان بوو ئەوەی دیارە کە حکوومەتی هەرێم حەزیان لێبوو کە پێش پەرلەمانی کوردستان ینی دانیشتن ئەف پەرلەمانی عێراق دانیشتن بکاتن لەسەر بابەتی خشتەکانی بودجەی ئەم ساڵ 2025 ئەوە مووقفیان هەبێت و ئەم مووقفانە و ئەم ڕابووچۆنانە کە هەرێم و لایەنەکانی سیاسی هەنە بگەینە بەغدا بە تایبەتی بەڕێز محەممەد شێخ سوودانی و وەزیری دارایی کە دەبێت بچەسپێنن لە چێ لە خشتەکانی داهاتووی بودجەی 2025 کە وەکو ئاگادارین ینی بودجە عێراقی 3 ساڵ پەسەند کراوە بەڵام ساڵانە ینی پێداچوون دەکرێت خشتەکانی ئەم بودجە بەڵێ ئەمەی دیارە تاوقیدەکەی لەمەدا بوو بینە سەر بابەتەکە کە هەرچەندە ئەوەی جەنابش باس کرد کە هەندێک فراکسیۆن بەس جاریان نەکردووە ینی من پێم وایە کە ئەمە ئێکە کەلاوانە کە ئامانجی سەرەکی ئەم کۆبنەوە ناتی دەدی چونکە تقریبا مابزانە 3 فراکسیۆنی کورد لە بەغدا بەشداریان نەکردووە ئەمەش هەر دیسان دەبێتە ئەگەرێک کە ئێمە کودەک نەبین لەسەر بابەتەکان بە هەر حال بیتن من پێم وایە بەشدار بوون بەشدار نەبن گرنگ ئەوەیە لە بەغدا لە کاتێک کە باسی ئەم بابەتەنا دەکەن لەگەڵ لایەنەکانی سیاسی لە پەرلەمانی عێراق لەگەڵ بەڕێز سوودانی لەگەڵ بەڕێز وەزیری دارایی دەبی کوکدەم بن و وەک پێش من بێمە گەل جەنابتان بینیم کە لە کوبوونەوەی ئەمڕۆ لیژنەی دارایی عێراق لیژنەیەکیان دروست کردووە کە دوو کوردی تێدا کە دکتۆرە نەرمین و جەمال کوچەر هەردووکیان کە کوردن و ئەندامی پەرلەمانی عێراقن لەم لیژنەدانە کە تایبەتە بە دواچوون بوو ئەو گرفتانەی کە دروست بوونە بوو بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. باشە کاگوانت ینی با جارێ ئێمە بێنە سەر مووقیفە سیاسیەکانی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و زۆرێک لە مووقیفە سیاسیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردوو چکێمە زانین ینی زۆر جار کە ڕێکەوتن کراوە لەگەڵ بەغدا ینی هۆکاری پێشێلکردنی ڕێکەوتنەکەمە بە قسەی بەغدا و هەندێک لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان و زۆرێک لە چاودێران دەڵێن هەرێمی کوردستانە کە پابەند نەبوو بە زۆرێک لە ڕێکەوتنەکان بەڵام ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ ئەگەر بۆ یەک ریزی کورد بێت بەڵێ ئەڵم ئەگەر ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ بۆ یەک ریزی کورد بێ ئەگەر ئەم کۆبوونەوەی جارێکی دیکە بۆ ئەو بێت کە مووقیفی کورد لە بەغدا بەهێز بکاتەوە وەڵی دەزانی کۆ ئێستا کورد جددیە کاگمۆنە ئەگەر لە داهاتوە بەغا مافەکانی نەدا بکشێتەوە ببوورە فەرموو. ئەمە یەکش دەڵێم یەکەم شت ئێمە واست لە ڕێککەوتنەکان بینین ئێستا ئێمە بریارێکمانە بریارێکی دادگای فیدرالیە خۆ ئێمە مادەم دەڵێن بەپێی دستور و ئێمە بەشێکین لە عێراقی فیدرال و ئێمە هەرێمێکی فیدرالی
ئەتو دادگایەکت هەیە بتەوێت و ناتەوێتن بە هەر شێواکەت بێت ئەتو دانت پێدان ناوە یعنی ئەگەر پێشتریش ئەتو سەدان تومەتش دروست کرد بێت بەڵام دواتر بینیمان کە چون جنابی سەرۆکی هەرێم و چەند سەرۆکی حکوومەت هەمووی سەردانی سەرۆکی دادگای فیدرالیان کردو ئەمە دان پێدانەکە بە دادگای فیدرالی دادگای فیدرالی بریارێکی دەرکردو ئەم بریارە چەند خاڵێک پێک هاتووە طبعا ئەوەی گرنگە لێرە لەم بریارەدا ئەوەیە کە هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالی پابند کردوونە کە دەبی موچەخۆرانی فەرمانبەری ئارێمی کوردستان بنێرێتن و دووە نەکەوێتن بەڵام لە هەمان کاتدا ئەمە گرێداوە بە دوو خاڵی تر ئەو خاڵی تر ئەمەیە کە یەک داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان دەبی ڕادەستی حکوومەتی فیدرالی بگرێتن و دوام ئێسام شتیش ئەوەیە کە بابەتی هەناردەکردنی نەوتی هەرێمە ئەم هەرسێ خاڵانە پێکەوە گرێداینە ئێستا مەسەرەن حکوومەتی هەرێم دەڵێتن وڵی ئەمە بەس تەنها داهاتی دام و دەستگای فیدرالی ڕادەستی حکوومەتی فیدرالی دەکەین حکوومەت فیدرالی دەڵێتن ئەمە قبولمانیە دەبی هەموو داهاتەکە تەسلیم بکەین ئەمە بوویتە جێگای ینی ناکوکی لە نێوان هەرێمی کوردستان فیدرالی بوو ئەگەری کە تەسیر لە خاڵی یەکەم بکات کە پابندبوونە بە هەناردنی موچەکانی فەرمانبەری هەرێمی کوردستان هەروەها بابەتێکی ترکە ئەم ڕۆژ تاکیدیان لێ کردووە بابەتی تاوتینکردنە ئەم بابەتی تاوتینکردنە هەر هەمان شێوە حکوومەتی هەرێمی کوردستان شیکارێکی جیاواز هەیە لەگەڵ ئەو شیکارێکە حکوومەتی فیدرالی دەکاتن و حکوومەتی فیدرالی و تایبەتی وەزیری دارایی تاکید لەوە دەکات کە دەبێت لە ڕێگای بانکەکانی فیدرالی موچە تاوتین بکرێتن و ئەکەر ئەم موچەیەک ئەم بابەتە یەک لای نەکرێتەوە ئێمە ناتوانین بە شێوازێکی بەردەوام موچەی هەرێمی کوردستان بنێن کاکمانە لەسەر نقطە و لەم خاڵەکە لەسەر ئەو تەوتینەمێ بۆسم ینی ئەو ینی من جۆم لە جێگیری وەزیری دارایی عراق بوو کە کووردە باسی لەوە کرد چکە ئەڵێ تەوتین ئەوە ئەگرێتەوە کە بۆ نمونە بایۆمەتری فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەگەڵ یوپیەنەکان ئەڵێ ئەمە تەوتینە تەواو یعنی ئەڵێ هیچ کێشەیەک نییە مەبەسەکە ئەوەیە لە ڕووی فەنیەوە کە بەغدا داوایەکە یعنی ئەڵەوە هیچ گرفت نییە بەڵام گرفتەکە ئەوەیە ینی کە پێویستە جارێکی دیکە ینی کورد بەسەر جەم ئەو بەرپرسانە باڵانی کە لە بەغدان بچنەوە قسە لەگەڵ بەڕێ سۆدانی بکەن بۆیە کە سۆدانی جارێکی دیکە تەشید کاتۆ لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران لەسەر ماف و داواکانی کورد و ئەو دەستکاریکردنی کە جەنابیش ئاماژەت پێدا لە بابەتی ینی هەمواری بودجەی ساڵی 2025 عراق تا چەند گرنگە ئەم هەڵوێستە سیاسیانە لە بەغدا وەکو جەنابیش ئاماژەت پێدا کە کۆدەنگ و یەکگرتوو بین و ئەم هەڵوێستە سیاسیانە تا چەند ئێمە پێویستە سوور بین لەسەری نەک بۆ نمونە دوو مانگ بەغدا کێشەکەی چارەسەر کرد ئێمە دواتر پشتی لێ بکەینەوە بڵین تەواو بەڵام کێشەکە دروست بێتەوە پێ دوایە دەبێت ڕێکەوتنیشی وەرەقی و نووسراو هەبێ لە نێوان هەردوو لادا عێراق و هەرێمی کوردستان بۆ ئەم بابەتە بە تەواوی تەسبیت بێ هیچ نەبێ بۆ ساڵی 2025 ئەزانی کوانی من وە گوتم ئێستا مەجالی ڕێکەوتنی وەرەقەی نییە ئێستا بریارێکە بریاری دادگای فیدرالی حکوومەتی فیدرالی و بە تایبەتی وەزیری دارایی عێراق زۆر تاکید لەسەر بریارە دەکاتن ئێمە دەبی جۆێکی وا بخڵقینین ئێمە شتێکی وا بکەین بەڕێکەوتن بی بە هەر شێوازێک بیتن کە ئێمە هەردوو لایەن پابند بووینە بەو بریارەی کە لە دادگای فیدرالی دەرچووە جەنابەت باسی و پێێنەکەی کرد کە ئەمە تەواو بووە من پێم وانە چکەوانە قسەکی تر دارێن حکوومەت عێراق دەڵێتن ئێمە باسی بانکەکانی فیدرالیشمان کردو دەبی تاوتین بکرێتن تەمە دەزانی خود لە هەرێم ئێستا باسی ئەوانیانی ئەوە ڕەت دەکانەوە دەڵێن بانکەکانی فیدرالی تەنهانینە بەڵکو بانکی ئەلیش دەتوانن یەخۆمان بە شێوازێکی تر کە بەرنامەی هژمارەی من ئەوە دەکرێتن تاوتینی موچە تێدا بکرێتن کە بەڕەنگە لە لای حکوومەت عێراق قبول کراو نەبێتن ئێمە بین لەسەر هەلوێستی و یەک هەلوێستی من پێم وایە ئەوەی گرنگ بوو ئێستا پێویست بوو حکوومەتی هەرێمی نوێ پێک بێنێتن ئەمەی گرنگ چونکەوەی حکوومەتی ئێستا هەیە حکوومەتی هەرێمی کاربارێکەرە ئەمە حکوومەتێکی هەرێمی لە پەرلەمانێکی هەلبژێرا و ناتووە ئەمە حکوومەتێکە لە پەرلەمانێکی پێشتر کە ئێستا نەماوە پەرلەمانێکی نوێ هاتووە ئەوەی گرنگ بۆ هەنگاوی گرنگ بوو بەهێزکردنی پێکەی کورد لە هەرێم و لە دەرەوەی هەرێم بە تایبەتی لە بەغدا ئەمە بوو کە حکوومەتێکی نوێ هەرێم بێتە پێکئینان ئەوجا بە هەر شێوازێک بێتن کە بە هەر ڕێکەوتنێک بێتن لە نێوان چەند لە دوو لایەنێک بینیان سێ لایەنێک بێتن ئەمە کە بتوانێت کە ئەمە بڵێن ئەمە حکوومەتێکین
هەڵبژێراوین حکوومەتێکی نوێینە حکوومەتێکی شەرعیەتێکی نوێ بە ئێمە درراوە ئێمە ئێستا دەنگی ڕاستەقینەی ئەم خەڵکەینە اینجا دواتر کوبوونەوەی بکرێتن لەو نێوان ئەم حکوومەتە نوێی کە پێک دێنێتن لەگەل نوێنەرانی کوردووە پێکەوە هەمویان پێکەوە بچن باسی ئەم بابەتانە بکەن ئێستا مەسەن ئێک لە خاڵەکانی مەسەرەن کە ڕەنگە ببنە ئەگەری ئەمە کەتان لە ئەم هەلوێسەی کورد بەڵ بگرێتن یەکەم گوتم یعنی یەکەم شت سێ فراکسیۆنی کوردی بەشداری لەم کۆبوونە نەکردیا دوو احتیمالە برن ئەو حکوومەتێکی کاربارێکەرە و ئێمە تعامل کو ئێمە ئەم بابەتانە هەمووان دوا دەخین تا حکوومەتێکی نوێ لە هەرێمی کوردستان پێک بێنێتن و بزانین ئەوانە بەرنامە و سیاسەتیان چوونە ڕاستەکە ئێمە بنێن احتیمالە و حکوومەتە هەر هەمان ئێستا و حکوومەتی ئێستا بێتن هەمان لایەنەکان بێتن بەڵام ئەوانە ڕەنگە خوێندنەوەکی تریان هەبێتن بۆ ئەم حکوومەتە من پێم وا بوو کە دەبی هەنگاوی ئێکەم ئێمە حکوومەتێکی هەرێمی نوێ پێک بێنێت ئەمە دەبێتە ئەگەری هەیە حتا باشە کاگ موهەنەت با من ئەوە پرسم ینی بۆ نمونە ئێستا ئەم هەنگاوە سیاسی کە نراوە لە هەرێمی کوردستان پێشتر زۆر قساکرا لەسەرەوەی کە کورد یەکدەنگ نییە یاخود دەیانود هەندێک لایەن لە بەغدا تاگلایەنە بۆ بەرژەوەندی خۆیان هەوڵەدەن یاخود لە بەغدا نزیکترن وەکو لەوەی لە هەرێمی کوردستان یاخود هەندێک جار تۆمەتبەخشینەوەشە بوو بەڕاستی بۆ هەندێک لایەنی کوردستانی کە دەیان و ئەوان بەغدادچێتی و عەرەبچێتی دەکەن بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان دەخەنەوەلاوە بەڵام ئەمڕۆ خۆشبەختانەوەی کە دەوترێت کۆبوونەوە نائاسایەکەی ئەنجومەنی وەزیران بە ئامادەبوونی هەموو لایەنەکانی هەرێمی کوردستان و بەغداش ینی کۆدەنگ بوون ئەم کۆدەنگە سیاسیە تا چەندە کاریگەرە بێ بۆ پێکهێنانی کابینەی دەیەم بە شێوازێکی تەوازن و ینی هاوسەنگ لە نێوان لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان و خێراش خودتاکی دەزانی کوانی ئەمن لە بیداتیشی گوتم کە یەک هەلوێستی کورد و یەکدەنگی کورد و یەکڕێزی کورد ئەمە زۆر گرنگە ئێک لە خاڵە لاوازەکانی ئەم هەرێمە ئێک لە خاڵە لاوازەکانی کە بەغدا زۆر لە لایەنەکانی تر بەکاریان دەینا ئەمە بوو کە کورد یەکدەنگ و یەک هەلوێست نەبیە تەمان من گوتم یعنی لە هەرێم احتیادی ئێمە ڕای جیاوازمان هەبێتن لایەنە سیاسەکان هەر یەک بەرنامەی خۆی هەبێتن ئۆپۆزیسیۆنمان هەبێتن بەڵام ناکرێتن ئێمە لە بەغدا دژی یەکتر بین یان وا دیار بکەین کە ئێمە هەر لایەنەک و بۆ خۆیان دەچن بۆ بەغدا کە ئەمە لاوازی هەرێم دەخاتن لەبەر ئەوەی بۆ ئەمە کە حکوومەتی هەرێم نوێنەراتی ڕاستەقینەی خەڵکی کوردستان بکاتن و اینجا مووقف و هەلوێستی زۆر بەهێز بێتن لە بەغدا ئەمەیە کە نەوعە ینی یەک هەلوێستی هەبێتن لە نێوان لایەنەکانی سیاسی بە تایبەتی ئەوانەی کە ئێستا لەم خولەی پەرلەمانی کوردستان یعنی دەنگیان هێناوە و کورسیان هەیە لە ناو پەرلەمانی کوردستاندا سەبارەت بە بابەتە نەتەوەیەکان سەبارەت بە بابەتە استراتیژیەکان سەبارەت بە بابەتی کە گرێداینە بە پەیوەندیەکان لەگەڵ عێراق لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران لەگەڵ هەر وڵات لە ناو خۆشماندا لەکە ئەو بابەتانەی کە یعنی زۆر استراتیژینە بۆ هەرێمی کوردستان و بەرژەوەندی گشتی هەرێمیان تێدایە ئەمە بابەتەکانی تر کە هەر حزبێک بەرنامەی خۆی هەیە و هەر حزبێک کاغەزی خۆی هەیە لەسەر هەندێک بابەت لە بابەتەکان ئەمە شتێکی ترە ئێمە باسی بابەتانە دەکەین کە گرێداینە بە مافە دستوریەکانی هەرێمی کوردستان لە عێراقدا کە ئێمە کودەنگیەک هەبێتن یەکدەنگیەک هەبێتن لەلایەن هەرێمی کوردستانەوە بەرامبەر بەغدا ئەم هەنگاوانە هەنگاوی باشن بەڵام ناکرێتن ئەتوو هەنگاوێک بنێ لە ساتێکدا یان لە کاژمێرێکدا بوو ئەنجامدانی یانکو بوو بەدیئینانی ئەجنیدەیە کە ئەتوو بتەوێتن بەڵام دواتر چەند سەعاتێکیان دواتر چەند ڕۆژێکدا مووقفێکی ترت هەبێتن کە جێواز بێتن لەگەڵ ئەو مووقفەی کە پێشترت هەبێتین یان کە ئەتوو پێویستت بە کودەنگی کوردت هەبێتن بانگێشیان بکەی وە کوبوونەوەیان لەگەڵ بکەی کە ئەتوو بێویستیت پێ نەبێتن هەرجێشمە دێ و هیچ ڕاوێژکاریشیان لەگەڵ نەکەی ئەمە ئەگەری ئەمەیە کە حتا ئەمریکا کە زۆرێک لە لایەنەکان بەشداریان نەکردوانێت من بە قسەکانی جەنابتە ینی خوێندنەوەیەوە دەکەم قسەکانی جەنابیش دووە قسەی هەندێک لە چاودێرانی سیاسی کە چاودێری دۆخی هەرێمی کوردستانەکەن دەڵێن ینی ئەم کۆبوونەوەیە یاخود ئەم فشاری ینی لایەنێکی هەرێمی کوردستان ینی بە فشار و گوشاری تورکیا بێەوە لە دەرەنجامی ئەو سەردانانەی بەرپرسانی باڵای ینی باسکەین بەرپرسانی باڵای پارتی دیموکراتی کوردستان بۆ تورکیا هاتبێتە ئاراوە پێ دوایە ئەمەی کە ئێستا ینی پارتی و لە نێو حکوومەتی هەرێمی کوردستان کە جێبەجێ دەکا
فشار و ئەجندای تورکیایە و مانۆڕێکی و حیزبەیە بۆ هەندێک بابەتی دیاریکراوی ئیقلیمی و هەرێمایەتی بە تایبەتی داواکانی تورکیا یاخود نەخێرشتێکی دیکی جیاوازە و لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستانە. خۆی وایە ئێستا زۆر کەس گومانی دەکات ئەمڕۆ زۆر جێویستی زۆر کەس بووم لە چاودێرەکان لە پەرلەمانتارەکان باسییان بابەتیان کرد یعنی دانێن بوو لەم تاوقیتەدا ئەم کوبوونەوە کراوە بوو پێشتر نەکراوە بوو لە کاتێکدا حکوومەتی هەرێم شریعەتی کاملی هەبوو بوو ئەو کاتە لێ نەکردبوو ئەو کاتەی کە وەزعەکە لەگەڵ بەغدا زۆر خراپ بوو لەو کاتەی نەکردبوو بوو دوای سەردانەکەی بەڕێز سەرۆکی حکوومەت بۆ تورکیا ئەم شتیان کردو ئەو هەنگاویان کردووە هەروەها یعنی ئەوەی جێگای ینی پرسیارە لە کاتێکدا کە بەرپرسانی هەرێم سەردانی تورکیا دەکەن بوو مەسەرەن بەشێک لە حکوومەتی هەرێم سەردانی دەکەن بوو مەسەرەن لەم سەردانەی دوایەی سەرۆکی هەرێم بۆ تورکیا عفو سەرۆکی وەزیران هەرێم بۆ تورکیا بوو مەسەرەن جێگیری سەرۆکی وەزیران لەگەڵ نەبوو بوو چەند وەزیرێک بوون کە سەر بەلایانی ئێکێتی بن یان گۆڕان بێتن لەگەلی نەبوون کەوا پێشاندان بەرامبەر تورکیاش کە گەلی کورد ئەو هایە بە ئێک هەلوێستە ئەمە ناکرێتن ئەتو لە تورکیا بە یەک لاین و بە ئێک دەنگ بچێوێن دەر و لەگەڵ تورکیا قسە بکەی و لەسەر بابەتە گرنگەکان قسە بکەی بەڵام بێتەوە هەرێم بڵێن دەچینە بەغدا بە ئێک دەنگ دەچین نەک بە ئێک لاین و بە تاک لاینە لە دەچین ئەمە ناکرێت ئەمە زیواجێتێک دروست دەکات ئەمە وا دەکاتن کە ئەتوو کەش و هەوەیەک دروست نەکەی کە ببێت ئەگەری ئەمە کە هەموو لایەنەکانی هەرێمی کوردستان کو بکەیەوە طبعا ئێستا و مافیانەش زۆر کەس دەڵێن گومانی ئەوە دەکرێتن کە ئەمە تورکیا ئەجندەیەک هەبێتن دەیەوێت ئەم ئەجنیدە ئێستا بەڕێگای هەرێمی کوردستاندا تێپارێنێتن لە عێراقدا وەکوکو لە سووریا خۆ ئاگادارین لە سووریا ئێستا ئەوەی کراوە ئەوەی دەکرێتن تورکیا باڵا دەستەوە زۆر هەوری دەدات ئەجنیدەی خۆی جێبەجێ بکاتن هەروەها تورکیا دەیەوێت لە عێراقدا لە ڕێگەی هەرێمی کوردستان و لە ڕێگەی فشارەکانی سەرگۆزیرانەوە ئەمە لە عێراقدا بسەلمێنێت یاخود چۆنەڵی ئەو مانۆڕە ینی سیاسی خۆی بکات لە عێراقا و هەیمنەتی خۆی بسەپێنێ و دوای ئەو بەرژەوەندی تورکیا چییە لەوە ینی بە حەقەت ئەو گوشارە بخاتە سەر حکوومەتی ئێستای محەممەد شیع سۆدانی کاگوانێت من گوتم ینی ئەمە گومانی زۆر لە چاودێرەکانە ئەمە ئەمڕۆ ینی چاودێری زۆر بەرەزم کرد کە باسی ئەم بابەتیان دەکەن دەڵێن ئەمە لە دوای سەردانەکەی ئەم شتەی ڕووداوە گومانی ئەمە دەکرێتەوە و ڕەنگە ئەمە شوانە بێتن ڕەنگە ئێستا حکوومەتی هەرێم لەبەر گوتم ینی تاوقیتەکە ڕەنگە ئەوە بێتن کە دوای سەردانەکە دێت و تاوقیتەکەش ڕەنگە لەبەرەوە دێتن کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی وەرزی یاسادانانی پەرلەمانی عێراقا و لە هەمان ڕۆژدا لیژدەی دارایی عێراق دانیشتووە لەسەر بابەتە داراییەکان ئێک لەوانە کە بابەتی موچەی هەرێمی کوردستانە و هەروەها بودجەی هەرێمی کوردستانە و هەروەها کە چەند ڕۆژی داهاتوو پەرلەمانی عێراق دانیشتن لەسەر پێداچوونەوەی ئەو خشتانەی کە گرێداینە بە بودجەی 2025 کە لە ضمنی ئەوانە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بودجەی هەرێمی کوردستانە ئەمە ئەکەروا بێتن ئەکەر ئەم تەوقیتی ئەم دانیشتنە گرێدای بێتن بەوەی کە لە بەغدا ڕوودەدات بەوەی کە پەرلەمانی عێراق دەست بە کارەکانی خۆی کردووە بەوەی کە دەست پێ دەکات بە پێداچوونەوەی ئەو خشتانەی کە گرێداینە بە بودجەی 2005ەوە ئەمە شتێکی زۆر باشە و هەمومان پشگیری لێ دەکەین و هەمومان خوازیارین کە کورد هەموو جارێ ئەوها بە ئێک هەلوێز بیتن ئەمما کە بە تەوقیتە ئەم شتە گرێدای بی بە تەوقیتی سەردانی بەرەی سەرۆکی حکوومەت بوو تورکیا و هەندێک ئەجنیدەی تورکیا بێ لەسەر بە تایبەتی باسی ئەوە دەکرێتن کە تورکیا فشارێکە لەسەر هەرێم داوا دەکاتن بەپێ بەغدا نەوتی هەرێم هەناردە بکاتن کە ئەمە دەبیتە ڕەنگە کێشەیەکی زۆر گەورە لە نێوان ئێمە و لە نێوان حکوومەتی فیدرالیدا لە داهاتوودا و دیتمان لە 2012 کە چ کێشەیەک ڕوودا و چون ئێمە تیشی قەیرانێک بووینەوە ئێمە دەبی من پێم وایە کورد دەبی لەسەر بابەتەکان هەمویان ئێک هەلوێز بیتن نەک ئەمن ئەکەر بمەوێتن وارم پێکەوە دانیشین و ئێک هەلوێز بین واکە نەمەوێتن ئەم بەخوو بە تەنیا دەچن ئەمە بەڕاستی ئەمە ناکرێتن ئەمە دەبیتە خالی لاوازکردنی هەرێمی کوردستان ئەکە بمانەوێتن ئەم هەرێمە هەرێمێکی ئێکگرتوو بێت هەرێمێکی ئێکدەست بێت و ئێک دەنگ بێتن و ئێک ڕەنگ بێتن لە بەرامبەر دەوڵەتەکان لە بەرامبەر بەغدا نەک لە ناخۆ بەجێ بێنین لە ناخۆ حەیەک ئازادە بە چی بکەن
بابەکەت بەڵام ئەمە باسی بابەتە سەرەکیەکان دەکەین بابەتە نەتەوەیەکان دەکەین مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان دەکەین دەبی لە هەموو کاتەکاندا لە هەموو ساتەکاندا لە هەموو شوێنەکاندا ئێمە ئێک هەلوێستی ئێکدەنگ بین ناکرێتن ئەمن کە ئەمن بمەوێتن یەک هەلوێز دەبین و ئێمە نەمەوێتن بە تاکلانە دەچم لەگەڵ بەغدادا دەنیشم لەگەڵ تاراندا دەنیشم لەگەڵ ئەنقەرەدا دەنیشم ئەمە بەڕاستی هێز نییە ئەمە هەرێمی کوردستان لاواز دەکات بابینە سەر بابەتی ئەوەی کە بۆ نمونە ینی هەرێمی کوردستان خۆ زۆر جار ینی وەکو جەنابیش دەڵێ ینی بڕیاری دادگای باڵای فیدرالی هەیە کە دەبێ ینی حکوومەتی بەغدا ماف و شایستەدارەکان هەرێمی کوردستان بنێرێت موچەی موچەخۆران وەکو موچەخۆرانی بەغدا و ناوەڕاست و باشووری عراق لە کات و ساتی خۆیدا دابەش بکرێ و دەبێ هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی دەستوری و فیدرالی دانپیادانراو ینی ڕێزی لێبژیرێ بەڵام زۆر جار بەغدا وەکو دەوترێ بە مەرامی سیاسی یاخود بە هۆکاری سیاسی هەردەیەوێ خۆی لەم ڕێگەیەوە هەرێمی کوردستان لاواز بکات بچوو بکاتەوە گوشارێ بخاتە سەر ئەوە تا نایەڵێن نەوتەکەت بچێتە دەرەوە کە هەموو کاراسانیە و ڕێگە چارەکانیشی بۆ دۆزراوەتەوە ئەوە تا هەرێمی کوردستان ینی بە قسەی خۆی دەڵێ ئێمە داهاتیشمان تەسیم کردووە و هەموو بابەتە ینی لایەنە تەکنیشیەکانی ئەوەی کە پەیوەندی هەیە بە بودجە و موچە و شایستەی هەرێمی کوردستانەوە یاومانە بە بەغدا بەڵام بەغدا هەربیان وەگرێ کەواتە بەغدا زۆر جار بە مەرامی سیاسی وا دەکا کە هەرێمی کوردستان بچووک بکاتەوە یان چییە کاک موەنەد بەغداژ ینی تاوانبارە لەم بابەتەیە وڵی خوامنانە بەغدا مەلایکەتە خۆ بەغداش لایانی سیاسی زوری تێدا لایانی ینی نەتەوەی پەرست هەیە نەتەوە لایانی تایفە پەرست هەیە شوێنە پەرست هەیە کە ئەمانە ڕەنگە بوو ینی جوولانەوەی جمهوری خۆیان بۆ ڕاکێشانی جمهوری خۆیان ڕەنگە ببینن کە لە فشارکردن لە هەرێمی کوردستان کە لە توندکردن لەگەڵ هەرێمی کوردستان ببێتە ئەگەری ئەمە کە جمهوریان زۆر ببێتن ئەمە هەیە احتیادیانی ڕەنگە لە زۆر وڵاتی شەبێت نەک تەنها لە عێراق شتیوە بەڵام ئەمن گوتم کە ئەوەی ئەمانە ناهێلیتن و ئەوەی کە ئەمانە لاوازەکە تەبان کەمە بەرێ سەدا شتانە نامێنیتن شتیوان نییە چونکە لە هەموو وڵاتانی فیدرالی ئەم کێشە و کێشانە هەیە بەڕاستی و بەڵام ڕەنگە لەوێ پێشکەوتوتر بنوە بە شێوازەك لە شێوازەکان زوو بە زوو چارەسەر دەکەن بەڵام لێرە لەبەر ئەوەی عێراق بە گشتی و هەرێمی کوردستانی گیانیە لەمە کە زوو دەستێوەردانی نێودەوڵەتی و دەستێوەردانی هەرێمی هەیە تەمان لە زۆر بابەتەکاندا لە بابەتەکانی پەیوەندەکانی عێراق لەگەر دەرەوە لەگەڵ بابەتەکانی دارایی و نەوتی عێراق و پەیوەندەکانی هەرێمی بەغدادا بێگومان دەستێوەردانی هەرێمی و دەستێوەردانی نێودەوڵەتی لەم بابەتەدا هەیە ئەوەی گرنگە ئێمە یەک لە هەرێمی کوردستان لە هەموو کاتەکاندا وەکو گوتم یەک هەلوێز بین لە بابەتەکان لە هەموو بابەتەکان پێکەوە کوو ببینەوە وەکە بڕیارێک بدەین ئەم بڕیارە بە کودەنگی هەرێمی کوردستان بین لەسەر بابەتی مافە دەستوریەکان هەرێمی کوردستان دووەم ئێمە هیچ جارێک بیانو نەدەین بە بەغدا بەکە ئەتو بیانو دەدای بە بەغدا تەبان بەغدا لەوێ بەپێی دستور و بەپێی یاساکانی کارپێکراوی لە عێراق معاملەت لەگەڵ دەکاتن خامە ئێستا ئەمریکاش لێرەیە خۆ ئێستا نەتەوەی گرتەکانیش لێرەیە کە کاتێک ئەمانە دەچن دەپرسن لە بەغدا تو بوو و موچەی نانێری ئەرەتە من موچە من ناردیە من 12 موچەی 12 ماگە من ناردیە کە تقریبا 10 میلیۆن و 900 میلیارد 10 تریلیۆن و 900 میلیارد من ناردیە کە بە حساب بکەین ئەمە موچەی 12 مانگە بەڵام هەرێم بابەت نەبووە لەبەر چی هەرێم تەنها 3 مانگ یا 4 مانگ لومان دەهاتە ناردی ئێستا داهاتی ناناردێ کە هەرێم دەرەتەنە من دەهاتم نییە یعنی ئێمە وەکو هەرێم ناویت بیانو بدەین بیانودان بە بەغدا و ئێمە لە کاتێکدا ئێمە لاواز بین و بیانیش بدەین بە بەغدا طبعا بەغدا یاری بەم شتانە دەکات نەک هەر لەسەر ئاستی عێراق بەڵام هەر لەسەر ئاستی لەگەڵ وڵاتانیش کە دێن باسی ئەم بابەتە دەکەن بابەتی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بابەتی مافە دارایەکانی هەرێمی کوردستان عێراق ئەم شتانە عرض دەکات ئەزانی خۆی هەر لە واقعیشە ینی کاک موەنەد ئەوەی کە ئێمە بینین لە ئەرزی واقعدا ینی بەغدا بە فعلی ینی بەڕاستی هەرێمی کوردستان و بەرپرسانی باڵای ئەم هەرێمەی سەرقاڵ کردووە تەنها بە بابەتی موچە و هەروەها شایستەدارەکان ئەو تا مادەی 140 فەرامۆش کراوە تا ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ینی بەڕاستی تاوەکو ئێستا هیچ چارەسەرێکی بۆ نەکراوە ئەوە تا کێشەی زەویزاری کشتتوکاڵی تا ئەم ساتەش کە ینی ئێمە گفتوگووەکەین لە کەرکووک بەردەوامە کەواتیانی بەڕاستی بەغدا ئەو مانۆڕە سیاسی کە کردوێتی هەرێمی کوردستانی سەرقاڵ کردو تەنها بە موچەوە هاوڕای لەم بارەیەوە
من هاوريم لەگەڵدا بەڕاستی ینی شتێکی وە و بەغداشەمە شتێکی باش ینی هەرێمی کوردستان سەرقالی ئەم بابەتە بێتن ینی دایمەن هەواڵی بەپەلا لە کەناڵەکانی هەرێمی کوردستان وەکە شانازیش پێوە دەکەن بابەتی وەڵام موچە هات و موچە نەهات 400 ملیارەکە هات 200 ملیارەکە هات هەر خەڵک هەموو تووشی ئێستا حالەتی نەفسی بووە لەبەر ئەو هەواڵانە هیچ ئاگایە لەوانە مادەی 140 بابەتەی تری دستوریەکانی کە مافی هەرێمی کوردستان ئەمە هەمویان لە بیریان چووە چونکە خەڵک ئێستا داوای نانی دەکاتن چونکە ئەم موچەی هەرێمی کوردستانە چونکە بەڕاستی ینی ئەگەری ئەم سیاسە هەڵانەی پێشتر سیاسەتی هەڵانەی پێشتری کابینەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان وای کردووە کە ئێستا زورینەی خەڵکی هەرێمی کوردستان ینی معیشەتیان یان کو ژیانیان لەسەر موچەیە ئەکەر موچەنێتن وەزعی ئابووری هەرێمی کوردستان هەموو تێک دەچێت ینی ئەمە ئێک لە هەڵەکانە وەکو گوتم ینی ئێمە مادەم بەغدا بەو شێوەز دەکات دەبی ئێک کودەنگیمان هەبیتن بەردەوام نەک تەنها کە ئەمن بمەوێتن کودەنگ دەبین و ئەمن نەمەوێتن کودەنگناوی تاکلان دەبم نه هەموو کاتە دوو دەبی ئێمە بیانوو بە بەغدا نەدەین کە بەغدا دواتر ئەم بیانونە بەکار بێنێتن بەرامبەر کۆمەلگانی دەوڵەتی بەرامبەر ئەمریکا بەرامبەر برێتانیا کە برێتن کاکە ئەمن ئەو شتانام کردیە هەرێم ئەو شتانە پابند نییە یان کاکە ئەوە بریارێک هەیە لە دادگای فیدرالی هەرێم ئەمن ئەوەم کردی هەرێم ئەوە جێبەجێ نەکردیە جەنابەت باسی نقطەیەکت کرد مەسەلەی خۆ مەسەلە لە چی داوەتیاکە بێن تەماشا بکەین ئەو مەسەلە هەموو لە بریاری سربخۆی ئابووری هات بووە کە خەڵکی کوردستان هیواکی زۆر بەم بریارە هەبوو هیواکی زۆر بە پرۆسە بوو کە ئەم پرۆسە بیتی ئەگەری ئەمە کە هەرێمی کوردستان بە تەواوەتی سربخۆ بێتن لە ئابووری لە عێراق و هیچ منەتیان بە عێراق نابێتن کە ئەمە باکڕواندی سەرەکی ئەم پرۆسەیە بوو لە 2012 بەڵام دواترمان بینی کە ئەم پرۆسەیەکی فاشلە پرۆسەیەکی ناجح نییە کە هەرێمی کوردستان بەبێ بەغدا بەبێ بنەتی بەغدا نفتی دەفروشت و داهاتی بوو دەهات لەسەر ئەمە ڕاشتە 2014 موچەی فەرمانبەران پاشکەوت کرا اینجا بڕە اینجا نەدرا اینجا ئەم چیرروکە بەردەوام بە هەتا گەشتینە ئەوە کە جارێکی تر ئێمە چوینە سەر بەغدادا کە لەگەڵ بەغدا ڕێککەوتنی کاتیمان دەکردن ساڵ بە ساڵ لەگەڵ عادل عەبدولمەهدی و لەگەڵ کاظمی و لەگەڵ ئێستاتینە لەگەڵ سودانی هەتان بریارێکی ئێستا لە دادگای فیدرالی دەرچووە کە ئەم بابەتە چارەسەر نەبوو ئەمە دیارەخست و لەسەر ئەمە ڕاش هەرێم ئێستا بەپێی داتاکان هەرێم تقریبا زیاتر لە 30 ملیار دینار ملیار دلار قەردارە ینی کو دەبێت تو نەفت بفروشی و قەردابی خەناکوگەکانی ئێستا لە نێوان هەرێم و بەغدا مەسەلەی تەکلیفەی دەرهێنانی نەوتە کە ئێستا لە بودجێ عێراقدا کە هەرێمی کوردستانیش دەنگیان لەسەردا لایەنەکانی هەرێمی کوردستان 16 دلار دانا لە هەرێمی کوردستان تقریبا 2 قات و 3 قاتی ئەمەیە کە ئەمە ئێک لە خاڵە سەرەکیەکانە کە بووە ئەگەری ئەمە کە نەوتی هەرێم جارێکی تر هەناردە نەکرێتە من بووە داڵێم من دەڵێم دەبی ئێمە ئەو خاڵانەی کە ببنە بیانوو بۆ بەغدا دەبی نەهێلی دەبی ئەم خاڵانە لاواز بکەین ئەوجا بگرە لە کودەنگی و لە ئێک هەلوێستی هەتا دەگاتە خاڵە یاسایەکان و دستوریەکان کە بەغدا بەکار دەهێنێتن بۆ نەهێناردنی بودجەی هەرێم و بۆ ناناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم وەکو دواپرسیار ئەو ڕەوشەی کە لە سووریا تۆتە ئاراوە ئەو گۆڕانکاریانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیەەوە ئەو ینی تا ڕادەیەک کەمکردنەوەی هەژمون و ڕۆڵی ئێران لە سووریا و لە لوبنان و لە ناوچەکەدا ئەوەی کە باز دەکرێت بەس هەژمونی ئێران لە عێراق و یەمەن تا ڕادەیەک ماوە هەژمونی ئێران کە کەمە بێتەوە پێ دوایە ینی هەرێمی کوردستان دەوێت دەرفەتەکە بخۆزێتەوە بۆی کە فشار و گوشارێک لە بەغدا بکە یاخود ئەم بابەتانە گرێدراوی یەکن کاک مۆنەد لە ڕۆ سیاسیەکەوە خۆی وایە سیاست وایە تۆ دەبی دەرفەتەکان بگوزیەوەانە هەر دەرفەتێک هەبێتن کە ببێتە ئەگەری ئەمە کە ئەتو زیاتر مافەکانی خود بەدەستبێنی کە ئەتو زیاتر مافەکانی خود بچەسبینی کە ئەتو زیاتر ئەم قوارە بپارێزی و ئەم قوارە زیاتر ینی دەربخی لەسەر ئاستی جیهانی هەتا لەسەر ئاستی عێراقدا سیاست وایە سیاسەتی دەوڵەتی دەبی ئەتو ئەم دەرفەتانەی لە دەست نەدەی بەڵکو بەکار بینی بەڵام ئەمە شتێک دەڵێن یعنی ئێمە ئەم جەناب باسیەوەی کرد کە هەژموری ئێران مەسەلەن لاواز بە لە عێراق و عفو لە سووریا و لە لوبناندا بەڵام هەژمونی تورکیا زاڵ بە خۆ تورکیا چیش دوستی کورد نییە خۆ تورکیا چیش
هیچ ئەوە بەعلەنی ئێستا سەرباز دانێری سوپا دانێریتن بوو لە ناوبردنی تەجریبەی ڕۆژئاوای کوردستان ئەوە ئێستا ئەمڕۆ باسیاوی دەکرێتن کە سوپان ناردە بوو سنووری ئێرە هەرێمی کوردستان و بەتەمای هێشتا هێز داخلی هەرێمی کوردستان بکاتن خۆ ئێستا تورکیا تقریبان چەندین بنگەی سەربازی هەیە لە ناو هەرێمی کوردستاندا و چەندی کیلومتر هاتیتە ناو هەرێمی کوردستاندا هەژمونی زاربوونی هەژمونەیەک لاوازبوونی هەژمونێکی تر مانای ئەمە نییە کە ئەمە لە قازانجی ئێمەدا چونکە بەڕاستی ئەمانە دەوڵەتی زلهێزی هەرێمینە دەوڵەتی زلهێزی نێودەوڵەتینە ئەمە چون ئێمە دەکرێتن ئێمە یاریەکە بە شێوازێکی وا دیبلۆماسی بکەین کە نەبێنە ماکوت دەڵێن ینی دەستێکی هەر هەژمونێکە بیتن لەم ناوچەکە کە سەبینێ دژی ئێمە بەکار بێتەوە سبینی ئەنجامەکان بە خراپی لەسەر هەرێم بشکێتەوە ئێمە دەبی بە شێوازێکی دیبلۆماسی ئەو دەرفەتانە و ئەو کودەڵێن تەرازوی هەژمونانە بگۆزێنەوە بۆ ئەمەی کە خزمەتی هەرێمی کوردستان بکاتن کە ئەم هەرێمە بپارێزیتن ئێمە نەک وەڵایی بچین بگەینە بە هەژمونێکان بگەینە لە بچینە لایەک لەگەڵ لایەک بین کە سبینی خوانە خواستە ببێتە ئەگەری ئەمە کە ئێمەش بکرێنە ئاماج لە هەر شتێک بیت لە هەر شارێک بیت لە هەر چکە ناوچەی بەڕاستیم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچێکی ئەوە نییە کە تۆ تەسەوری ئەوە بکەی کە شتێک حتا دەمینی تا شتێک حتا ڕوونادادن نه ینی دەبینی ساڵ لە دوای ساڵ دەبینی شتی نوێ ڕوودەداتن و ئەمەش بەڕاستی وا دەکات کە ئێمە وەکو گوتم لە بیداتیش دەبی ئێمە کورد ئێک هەلوێز بیت و پەلە بکرێتن لە دروستکردنی حکوومەتێک لە هەرێمی کوردستان کە ئەم حکوومەتە بەهێز بیتن بتوانیتن کە ئەم وەزعی ئێستا و ئەو بارەدوخەی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەبێتە ئەگەرێک کە خوانە خواستە خراپ بیت و بەخراپ بشکێتەوە لەسەر هەرێمی کوردستان. زۆر بەڕێز موهەنەد فەیسەڵاکرێی چاودێری سیاسی کە لە ڕێگەی سکایپ لە ئاکرێ لەگەڵ مام سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.